سوەیرە. چیرۆکی پایتەختە شیرنەکەی عێراق، خاکی عێراق و کوردستان، خاکی بەخششە سروشتیخانە. وەک چۆن هەڵەبجە تاجی هەناری لەسەر ناوە و هەورامان بۆتە پایتەختی گوێز، وەک چۆن پێنجوێن بەشوتی و ئاکرێ بە هەنجیر دەناسرێنەوە، ئەمڕۆ چیرۆکێکی تری شیرین دەگێڕینەوە، چیرۆکی پایتەختێکی نوێ لە دڵی عێراقدا، سوەیرە پایتەختی خورما. لێرە لەسەر خاکی بەپیتی سوەیرە زیاتر لە ملیۆنێک دارخورما چیرۆکی یەکەم بوون دەنووسنەوە بە بەرهەمی سەر و 100,000 تۆن. سوەیرە بۆتە پایتەختی بێڕکابەری خورمای عێراق. زیاتر لە 52 جۆری ناوازە تامی جیاواز بەم خاکە دەبەخشن. بەڵام لە پشت ئەم تامە شیرنەوە تاڵیەکیش هەیە، ئافاتی سووسی سوور و کەمبوونەوەی ئاو، وەک دوژمنێکی بێدەنگ. هەڕەشە لەم سامانە نیشتیمانیە دەکەن، کێشەی پاقەتکردن و هەناردەکردنیشی وای کردووە ئەم بەرهەمە زێڕینە وەک پێویست نەگاتە بازاڕەکانی جیهان. ئێستا سوەیرە تەنها پایتەختێک نییە، بەڵکو هیوای گەڕانەوەی سەردەمی زێڕنی خورمای عێراقە بە چارەسەرکردنی کێشەکان. دەتوانرێت جارێکی تر تامی شیرینی خورمای عێراق بگاتەوە دەمی هەموو جیهان.